بەهۆی ڕووداوێکی هاتوچۆدا ئۆتۆمبیلێکی BM کەوتۆتە سەر ناوەڕاستی ڕێگای هەولێر کۆیە بە دیاریکراوی بەردەم ماجدی مۆڵ و خۆی کێشاوە بەو جۆرە ڕیکلامانەی کە لە ناوەڕاستی ڕێگاکان هەیە و هەروەها جگە لەو ڕیکلامە ئەو هێماکانی هاتوچۆش یعنی ئەو کەسانی کە لێرەم باس لەوە دەکەن کە شۆفێری ئۆتۆمبیلەکە تەندروستی یعنی بە سوچی بریندار بووە دواتر گوازراوە تۆ نەخۆشخانە بۆ خۆیەوە قەرەباڵەکەی جوانجاڵێکی زۆر لە شەقامی هەولێر کۆیە دروست بووە ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە کە خۆی کێشاوە بە فسفۆر و هەروها بە ڕیکلامەکانی ناوەڕاستی ڕێگاکە کەوتۆتە نێوانی شەقامەکە. ئەمە ڕێگای هەولێر کۆیە بە دیاریکراوی بەردەم ماجدی مۆڵ و هەروەکو لە دیمەنەکان دیارە تیمەکانی هاتوچۆ لە ئێستادا خەریکی لابردنی ئۆتۆمبیلەکان لەو شوێنە بە پێ زانیاریەکان و شۆفێرەکە بە سوچی بریندار بووە و هەروەها لە ئێستادا تەندروستی باشە و گوازراوە لە نەخۆشخانە.